مامۆستا گیان پێشنیازی ئێوە چێ بۆ دەستگای ستاندەر و بۆ چونتان چیە لەسەر کار و چالاکیەکانی دەستگای ستاندەر؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ دەستگای ستاندەرد کۆبوونەوەیەکی خۆیان هەبوو، ئێمە و چەند میوانێکی تریشیان بەشدار کرد کە قسە لەسەر ستاندەرد و چالاکیەکانی و کار و ئیشەکانی و پێشنیار بۆ ئایندە و لەسەر ئەو بابەتانە قسەکرا. ئەوەنێکە گوێمان لێبوو ئەم دەستگایە لە 2006ەوە دامەزراوە بە چەند قۆناغێکە تێپەڕیوە. ئەتوانین بڵین بەپێی ئەو زروف و هەلو مەرجانەی کە بەسەر کوردستانە هاتووە، هەوراز و نشێ و چوونە پێش و چوونە دوای بەخۆیوە دیوە، بەڵام لە حاڵی حازر ئێستا هەرچەند خەڵکەکەی زۆر خۆبەخشن لە بێ بەرامبەر ئیش ئەکەن، توێژینەوە ئەکەن، چالاکی ڕاگەیاندن و پەیوەندیەکان ئەوەندە کە گوێمان لێبوو ئیشی باشیان کردووە و ئەتوانی بڵێ یەکێکە لەو دەستگایانەی کە جێگەی باوەڕی خەڵکە کاتێک کە توێژینەوە بڵاوە کاتەوە لەسەر دۆخی سیاسی کوردستان، لەسەر وەزعی حیزبەکانی، لەسەر دۆخی حکومڕانی کوردستان، لەسەر وەزعی عێراق بە شێوەیەکی گشتی و ئەگەرەکانی ئایندە. ئێستا ئەکرێ بڵێن یەکێکە لە سەرچاوەکانی زانیاری بۆ خەڵک زانیاری باوەڕپێکراو، ئەگەر توێژینەوە بێ یا ئەگەر شرۆڤە بێ بە ئەمانەتەوە شتەکان ئەگەیەنێ باسێکە تا ئیسە لە چوارچێوەی بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و بەرژەوەندی گشتی کاری سیاسی لە کوردستان کاری کردووە. بۆیە ئومێ دەکرێت کە ئایندەیەکی باشتری هەبێ، باشتر بچێتە پێش و ئەو خەڵکەی من بینیم ئێستا ئەمڕۆ لێرە لە هەموو تەقریبەن اختصاساتی جیاوازیان هەیە، هەموو خۆبەخش کاریان کردووە، هیچ مەرامێکی سیاسی و ئەوەی لە پشتەوە نەبووە. و سەرۆکی دەستگاکەش کە مامۆستا مەسعود عەبدولخالقە بۆ خۆی جگە لە ستاندەرد بەڕاستی ڕۆڵێکی باشی هەیە لە قسەی ڕاست و ڕەوان کە لە دەستگاکانی ئیعلام ئەیکا، لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەیکا، لە سۆشیال میدیا ئەینووسێ، بە ئەمانەتەوە قسەکانی ئەکاوە بۆ بەرژەوەندی تەواوی ئەم میلەتە و ئەم دۆخی کوردستانیش قسە ئەکەن. بۆیە خەڵک تا ڕادەیەکی باش متمانیان پێێتی و خۆشیانەوێ و ئەم دەستگا گەر بەردەوام بێ و بتوانن باشتریش دەوڵەمەنیکەن ئایندەیەکی باشیە بێ. سوپاس بۆ ئێوەش.